بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ڕۆژێکی زۆر مبارەک، دوو جار مبارەک، ڕۆژی جومعە و یەکەمین ڕۆژی ڕەمەضان، داوامە لە زاتی پاکی پەروەردگار بە بەرەکەتی ئەم ڕۆژە مبارەکە فەڕەحی و خۆشی و هەرزانی و ئارامی و ئاسوودەیی بەسەر دڵ و ماڵ و شار و وڵات و نیشتیمان و ئومەتی پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم ببارێنێ. خۆشەویستانم، رب العالمین زۆر وێزگەی داناوە کە لە ئێمە ببورێ، لێمان خۆش بێ، عەفومان کە، بەزەیی بەسەرمانە ببارێنێ. هەر یەکێک لە ئێمە گوناهی زۆر بە دەوریەوە، بە دەوری زمانیەوە، چاویەوە، دڵیەوە گوزەر ئەکا. سوپاسی رب العالمین ئەکەین لەسەرەوەی کە ئەو هەموو گوناهەی کە هەیە کۆمەڵێ مکەفیراتی زۆر باش هەیە کە خۆی گەور لە گوناهەکانمان ئەبوور. هەر دەستنوێژێک کە تۆ ئەیگری خۆی گەور لە گوناهت ئەبوورێ، هەر نوێژێکی سونەتەکە ئەیکەی خوا لە گوناهت ئەبوورێ، هەر نوێژێکی فەرز بۆ فەرزێکی تر کە جێبەجێ ئەەکەی دوو فەرز لە نێوانەکانیە گوناهە بچووکەکان خۆی گەورە لە هەمویان ئەبوورێ. میوانێک ڕووە کاتە ماڵەکەت خۆی گەورە لە گوناهەکانت ئەبوورێ. بە پێکەنین و زەردەخەنەوە سڵاو لە برایەکت ئەەکەی خۆی گەورە لە گوناهەکانت ئەبوورێ. مکەفیرێکی زۆر گەورە و بەهێز هەیە کە زانایان زۆر لەسەری وەستاون کە ڕۆژوو مانگی ڕەمەضانە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی: وەڕەمەضان إلى رمضان مكفرات لما بينهن. مانگی ڕەمەضان بۆ مانگێکی ڕەمەضانی تر ئینسان چی تووشی گوناه هەبێ خۆی گەورە لە گوناهەکەی ئەبوورێ، لەو نێوانە چی گوناه گوزەراوە. ئایا ئەم گوناهانەی گوزەراوە لە فەرمایشێکە لە ڕوایەتێکە ئەفەرمێ ئیلا ئەو گوناهانە بن کە کەبیرەن؟ زانایان سێ ڕەئیان بۆ دروست بووە. ئەفەرمون ئەگەر کەسێک گوناهی کەبیرە و سەغیرەی هەبێ پێکەوە هەردووکیان، خوا لە گوناهەکەی نابوورێ. هەندێک تر فەرمویانە نا، خوای گەورە لە گوناهەکەی ئەبوورێت مادام تەوبەیەکی سادقانەی کردبێت و گەڕابێتەوە لە رب العالمین. خوای گەورە بەهۆی ئەم ڕەمەضان بۆ ڕەمەضانی تر لە هەموو گوناهە بچووکەکانی ئەبوورێ. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ خوای گەورە لە گوناهە کەبیرەکانیشی ئەبوورێ. ئەفەرمێ تەنها ئەم فەرمایشتە خۆی بە تەنها تەحەکومی پێ ناکرێ، کۆی ڕیوایەتەکان کە کۆ ئەەکەیتەوە ڕەمەضان بۆ ڕەمەضانێکی تر جیاوازی چییە لەگەڵ دەستنوێژ بۆ دەستنوێژێکی تر؟ جیاوازی چییە لە نوێژێکی فەرز بۆ نوێژێکی فەرزی تر؟ ئەفەرمێت جیاوازیەکە ئەوەیە کە مانگی ڕەمەضان بۆ مانگی ڕەمەضانێکی تر خوای گەورە لە گوناهەکانت ئەبوورێ و گوناهە گەورەکانیش ئەگەر کردوتە خوای گەورە لیان ئەبوورێ. ئیمامی نەووی قسەیەکی هەیە تەوفیقی قسەکە زیاترە لەو نێوانە. لە قسەکە ئەفەرمێ ئەگەر هاتوو کەسێک گوناهی سەغیرەی هەبوو خوا لە گوناهی سەغیرەی ئەبوورێ بەهۆی مانگی ڕەمەضانەوە. ئەی ئەگەر گوناهی سەغیرەی بەهۆی سەدەقە و خێر و خەیرات و نوێژ و ڕۆژ و تاعەتە خوا لێبوورە چی؟ ئەفەرمێ وإن صادقت كبيرة ولم يصادق صغيرة رجونا أن يخفف من الكبائر. أفرمي أجر هاتو کەسێکە گوناهی سەغیرەی نەبوو، گوناهی تەنها کەبیرەی هەبوو، خوای گەورە لە گوناها کەبیرەکانی بچووکە کاتەوە، کەمە کاتەوە، تاوای لێ بێتە گوناهی سەغیرە و خوای گەورە لێ ئەبوورێ. بۆیە عەزیزانم، وێزگەی ڕەمەضان و ڕۆژ و گرتنتیایە وێزگەیەکی زۆر زۆر گەورەیە. ممکنە چەندین گوناهی کەبیرە لە درۆکردن، لە غیبەتکردن، لە بوهتانکردن، لە دزیکردن، لە زیناکردن، خوا پەنامان بە، لە عارە خواردنەوە، لە زۆر شتی تر خوای گەورە بەهۆی مانگی ڕەمەضانەوە لەو کەسەوە بۆرێ و عەفوی کات لێی خۆش. بۆیە مانگی ڕەمەضان دەرگایەکی زۆر واڵایە بۆ هەموو کەسێک، تەنها بۆ ئەهلی مزگەوت نییە. کەسێک ئەبینی 11 مانگ خەریکی خراپەکاریە، لەنە ئەو خراپەیە گەوزاوە کاتێ مانگی ڕەمەضانی ڕووە کاتە دەرگانەی خوا جەل جەلاوە لە هەموو گوناهەکانی ئەبوورێ. زۆر ئەرحەم الراحیمین.
والله ئینسان کە سەیری ڕەحمی خوا ئەکات دڵی زۆر ئارامە بێتەوە، هەستەکە لەگەڵ بوونی ئەو هەموو گوناه و تاوان و فەساد و خراپەکاریە دەرگاکانی خوا جەلە جەلالوه زۆر واڵا و گەورەیە. بۆیە ئێمە ئەمانەیە لەم یەکەم ڕۆژی ڕەمەضانە ئەوە بڵێن هۆ ئەو کەسەی کە عارەقت خواردوێتەوە و دوور بووی لەخوا، هۆ ئەو کەسەی کە دزیت کردووە دوور بووی لەخوا، زینات کردووە دوور بووی لەخوا، درۆت کردووە دوور بووی لەخوا، خیانەتت کردووە دوور بووی لەخوا، هەر جۆرە گوناهێکت کردووە دوور بووی لەخوا، وەرە دەرگای ڕەحمەتی خوا و دەرگای تەوبەکرایەوە، خۆت بخەرە بەر تیشکی ئەم ڕەحمەتە، لەوە ئەچێ ئەم ڕەحمەتە بێتە بایسی ئەوەی کە یەک گوناه بەسەر تۆ نەمێنێ و پێشی زۆرێک لە ئێمە بدەیتەوە کە لەناو ئەهلی مزگەوتین و لەناو خەیرین. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ کەسێک لە ڕۆژی قیامەتایەت پەلامار ئەدا لەم حەوزە تۆزێ ئاوی بەنێ، زمانی دەرهێناوە هاوارەتی یەک قەترە ئاوی نادن، دەری ئەکەن، لە حەوزی دووەم ڕائەکە دەری ئەکەن، لە سێهەم ڕائەکە دەری ئەکەن. أفرمي لم كاتا فجاءه صيام رمضان فسقاه ورواه. لم كاتا روجي مانجي رمضان كقرتويت يا بهانايو تير آوي أكا تير فرواه يعني تاو تيري أكا لاو. بويا يوم مانجي رمضان أبي زور بقورو مقدس سيركي فرستي كي زور قوري إخوائي قوري بوي ناردوين بركة ورحمتي كي زور قوري من بيشوي رمضان بيته بيشو هم جاري أمو خواهيان زور رمضان بيت لعل هرشي دردو بلا مصيبة لكل ما نكيبه هو رمضان وشكو ما جي رمضان ما جي خير وبركتي كي زور قوري سر نهنيك لما جي رمضان هيك زمان ناتوان دري ببري حتى فرمايشتكاني بيغمريان صلى الله عليه وآله وسلم دريان نبريوا لحديثك قدسي أفرمي والصوم لي الرجو تايبتي خوم أخوة أفرمي جل جلاله نزاني شون تعبير لأجر باداشتو قوري كيف كيتو كوتا فرمايج لخزمتانا كباسي أكم سيفتنا هيا كلا فرمايشتي كي بيغمري خويا صلى الله عليه وآله وسلم باس كراوا فتنة لغتا ولا شريعتا بمعنى امتحانيت سي امتحاني قرص هيا بيويستي بوي إنسان تيا ناجح بي زور كان إنسان تيا ساقط بي أفرمي فتنة الرجل في أهله وماله وجاره فتني إنسان لسيشتا يكم لأهليا خوي خيزاني منالكاني خزمو كسوكاري أهلي دوروبري دو لمالو سروتو سامانيا سي لدراوسي دراوسي مالي دراوسي بيشي هاوڵەکەی هەموو ئەوانە کانە دراوسێ ڕێگەی ئەفەرمێ لەم سیانە ئینسان زۆر تووشی تاقیکردنەوە دەرناچێتیە لە مناڵەکەیە هەندێک جار زیادە ڕەوی ئەکە هەندێک جار کەم ڕەوی ئەکە لە خێزان و ماڵ و مناڵە لە سەرۆت و سامانە لە دراوسێکەیە هاوڵەکەیە ئەلەمە لە ئیمتیحانەکە ئەشکێ بەچی ناجح ئەبێ دەوری دووهەمی کامەیە أفرمي فتنة الرجل في أهله وماله وجاره تكفرها الصلاة والصيام والصدقة سيشد ابن كفارة سيشد ابن الراس كرنوي أو بار لاريك إنسان لو سير ريوتوشي ابن أو يجبريتي للنيجي للرجوع إلى صدقه وخير وخيرات والله أجر أمر رجوع بجواني قرت ترى حكاني خوت الجيبة جي كرت نيجا كان بجماعة الركوبيك جيبة جي كرت چەنێ پێت کرا وەلەو کەمیش بێ سەدەقە کردت قەت بەکەم مەزانە 250 بەکەم نەزانی جاری وایە 250 تۆی هەژار پێش مەلایەن دیناری کەسێک ئەداتەوە کە دەوڵەمەند هەر جۆرە سەدەقەیەکە کردت مەرج نییە سەدەقە تەنها بەخشینیش بێ قسەیەکی خەیر پێکەین و زەردەخەنەیەک بەدەم براکەتەوە سڵاوێک کە ئەڕۆیتە ماڵەوە دەسێنان بەسەری هەتیوێکە گەیاندنی حاجە و مەطلبی کەسێکی مسلمان بە کەسێکی تر جاری وایە فەقیرەکەی خۆی ڕووی نییە تۆ ئەبیتە سەبەبکاری ئەوەی کە دەرگای خەیری لێ بکەیتەوە جاری وایە مسلمانە کێشەیەکی و ناتوانێت لای کەس بێڵێ خۆی ئەخواتەوە تۆ ئەبیتە هۆکاری ئەوەی کە کێشەکەی لای چەند کەسێ باسکەیت و بۆی حەلکرێ هەموو ئەمانە ئەبنە کەفارەت ئەبنە سەبەبی ئەوەی لەو فیتنە و ئیمتیحانە قورسەی کە لە ژیانی تۆیە پیاوە گوزەراوی خوای گەورە لێت ببوورێ خوای گیان
ئێمە لەم مانگی پیرۆزی ڕەمەضانە وا هانامان هێنایەوە لای تۆ ڕوومان کردەوە دەرگانەی تۆ بە زمانی بەڕۆژەوە هاتوین پاش عەسرێکە و کاتی ئەوەیە کە دوعاکان گیرا ئەبێ خوایە ئێمە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە بەخوا پەروەردگارە دەستی دوعا بۆ هیچ کەسێ بەرز ناکەینەوە بۆ تۆ نەبێ خوایە تۆ خۆت شاهیدی سەری بەرزمان بۆ هیچ شتێک نەوی ناکەین بۆ تۆ نەبێ ڕکوع نابێن بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا رب العالمین خوایە هەر گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە هەر گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوعایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت پەروەردگارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانەدا ببارێنە ئارامی بخەرە دڵمان خوایە ئارامی بخەرە ماڵمان ئاژاوەکانی ناو ماڵمان مەهێڵە ئارامی بخەرە ناو وڵاتمان پەروەردگارە داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت ڕزقی حەڵاڵی خۆت پەروەردگارە بەسەرمانەدا ببارێنە خوای گیان ڕزقی حەڵاڵ لە بازاڕەکانمانە زیاد کە پەروەردگارە ڕزقی حەڵاڵ بخەرە ناو زەویەکانمانەوە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە بەرەکەت لە ناومانە دروست کە یا رب العالمین یا ربی خوایە ئەم زەمەنە بەرەکەتی تیا کەم بۆتەوە خوایە ئەمە هانامان بۆ لای تۆ هێناوە بەرەکەت لەم وڵات و شار و نیشتیمانەی ئێمە زیاد کە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەتی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم ببارێنە خوای گیان تۆ خۆت ئەزانی ئەم ئومەتە چەند ناڕەحەتە چەندین مسلمان لە عەزیەت و ئازاران پەروەردگارە هانامان بۆ لای تۆ هێناوە خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی خوایە کافران زەلیل کە یا رب العالمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت لەگەڵمانە بجۆڵێرەوە تو گەورەی خۆت ئەگەرچی گوناهمان زۆرە ئێمە ئومەتی پێغەمبەری خوای صلی الله علیه و آله وسلم دەرگاکانی خێر بەسەرمانە کەرەوە یا ربی خوای گیان هیدایەتی گەنجەکانمان بدە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هیدایەتی گەنجەکانمان بدە هیدایەتی ئافرەتەکانمان بدە یا ربی خوایە حیا و حرمەتمان زیاد کە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە خوایە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی خۆشەویست و هاوڵانمان ببورە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی مردوەکانمان ببورە یا ربی خوایە قبرسانەکان زۆر کەسیان تیا ئێستا چاوەڕێی نزا و نرکە و ناڵەی مزگەوتەکانەکەن یا ربی خوایە زۆر کەسی تایە کەس نییە دوعایان بۆ بکەوە ئێمە لێرەوە دەستەکانمان بەرز کردەوە بۆ لای تۆ خوایە ئارامی بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە یا ربی خوایە لە گوناهیان ببورە یا رب العالمین